زدم بخزم يعني بس كتاكم بوي هي الكراكم لخزم جنبانه شانك باسكت سباستكم دست خوش زور باشا كوران كشان طبعا يوا زور بتانا زان جنجن سينجلن بيجن وبيا بياون با من اشتتان بو باسكم يسا ازان كيشكا تشيا بحكم يوي من روجانا خلق يد بولامان ما مصاكاني تر ريسبيو او كساني كواصل خلقك استا كيشي كورتشي لإستا لإستا كيشي كورتشي كچێکی بینیوە لە حەفلەیەکا بینیوێتی باشە لە حەفلەیەکا بەجلی حەفلەوە بینیوێتی ئەم ئافرەتە یعنی فول کەڤەڕ وەکو خۆتان دەڵێن باشە ئیتر نازانم مکیاجی شەش مانگی کردووە والحاصل بە هەموو ئەدەواتی خۆی ئارایش داوە لەو شوێنەیە حەزی لێی کردووە و ئەم کچەش ئامادە نییە هیچ ڕۆژێ لە ڕۆژان دەموچاوی خۆی بشۆری و بە تەبیعی بێتە بەردەم ئەم کوڕە باشە لە سناپەوە ڕسمی بۆ ناردووە ڤیدۆی بۆ ناردووە کە کوڕەوا بینیوێتی سێرەکە برژەنگێکی جوانی هەیە و برۆیەکی قوت و جوانی هەیە و دەموچاوێکی خڕی هەیە و والحاصل جلێکی جوانی لەبەرایە عەشقی بووە چۆتە داوای داویانە پێی باشە ئێستا 4-5 مانگە بەیەکەوەن وەڵا ئیسا کچەکە کە ئیتر لە ماڵەوە بە تەبیعی لەسەر سفرەکە ئەیبینێ و لە ماڵەوە ئەیبینێ سێرەکە دەموچاوی هەمووی کونکونە دەموچاوی هەمووی پەڵەیە سیرەکە والحاصل ئەم شتانە هەمووی مزەیەف بوو یعنی هەمووی جوانکاری دەرەوە بوو ئەسڵ و ئەساسی نەبوو کە چۆتە سەر پلێتەکە ئێستا کوڕەکە پاشەکشەی کردووە باوەڕتان نەبێت دەیەها قەزەی ئاوام لایە باشە نازانم چۆنش چارەسەری کەم کوڕەکە ئەڵێ بەشم کوژی نامەوێت ئیتر وەرە یەک مەخزن بکەنە سەرمەوە نامەوێت من ئافرەتی وام ناوێ بوات کرد کاکە وەڵی من بە جوانەکەی خەڵەتان بەس ئێستا ئاواتی کەوتم بۆ یەکچەکان ئەگەر ئەتانەوێت 2 ڕۆژتر تەلاق نەدرێن 2 ڕۆژتر بە بێوەژی نەگەڕێنەوە ماڵی باوکتان بە خەفەتەوە نەتلێنەوە تا بەیانی تکایە هەر کوڕێ هاتە پێشەوە بۆ زەواج دەموچاوی حەقیقی و طەبیعی خۆتی پێپشان بە بڕۆ لە بەردەم بەلوعەکە 2-3 دەست سابون لە دەموچاوت بدە بێ نازانم ئەمە دژەخۆرە ئەمە نازان بەبێ هیچ لەم شتانە وەرە لە بەردەمی بۆ سەبڵێ من ئاوا ئەبم بە خێزانت چونکە من لەسەر سفرەکە ئاوا لەگەڵتانانە خۆم لە ژوورەوە ئاوا بم لەگەڵتە بۆی 2 ڕۆژتر نەڵی وەڵا من نەمزانی لوتێ وایە نەمزانی چاو وایە نەمزانی برۆد وایە ئەمە حەقیقەتە من بۆتانی باسەکەم بڕێزان یعنی ئێوە ئەبێ یعنی بە ئیعتیبار ئەم شتە لە من وەرگرن یعنی ئەبێ زۆر بە جددی ئەم شتە لە من وەرگرن تێگەی ئەمە طبعا پەیامیشە بۆ کوڕان بۆ کچان بۆ هەموو لایەکتان بۆیە ئەو جوانیە جوانەکە جوانی طەبیعی بێت جوانی سروشتی بێت ئەو ئەخلاقە جوانەکەوە تەکەلوفی توانتیانە بێ زۆری تیانە بێ لە طەبیعەتە ئینسانەکە بە ئەخلاقە بە ئەتەکێتە بە ڕەوشتە قسەزانە قسەی جوانە یعنی هەڵسوکەوتی جوانە بۆیە ئەمانە هەمووی خەلەلن ئەگەر ئێوە بەو شێوازە بشنە پێشەوە کاک عەزیزگیان